ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕابە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان یەکێکە لە تەوەرە هەستیارەکانی ڕۆژ ڕووداوە سیاسیەکانی کوردستان، ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان و یەکڕێزی و دەستکەوتی گەورە بۆ خەڵکی کوردستان بە میوانداری کاکشیا و سەردار توێژەری سیاسی. کاکشیا خۆشحاڵین و بەخێربێت. سپاس بۆ وەرەستە. کاکشیا و ماوەی 6 مانگ و زیاتر لە 180 ڕۆژە گفتوگۆیەکی چڕ هەیە لەسەر پێچێنانی حکوومەت. پێم خۆشە لە 30 ئەیلولەوە قسە لەوە بکەین کە ڕیزبەندێکی تازە لە حیزبەکان لە ئەنجامی هەڵبژاردنەوە لە ئەنجامی دەنگی خەڵک هاتوۆتە بوون. خوێندنەوەی کاکشیا و بۆ 30 ئەیلول بۆ هەڵبژاردن بۆ دەنگی خەڵک بۆ ئەو ڕیزبەندی تازەیی کە لە بۆ حیزبەکان بە دەنگی خەڵک هاتوۆتە بوون چییە بۆ وەکو توێژەرێکی سیاسی، وەکو گەنجێک، وەکو خوێندەوارێک، وەکو کەسێکی بەرچاو ڕۆشن سەبارەت بەوەی کە لە ساحەی سیاسی لە کوردستانە گوزارێت؟ بەڵێ سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆم دەرفەتا ڕێز و پێزانین بۆ بینەرانی کەناڵە عەزیزەکەتان. هەڵبەتە ڕاستەخۆ وەڵامی فسارەکەت لای من بەم شێوازەیە. من پێم وایە پارتی سیاسی ئەگەر ئەرکی تەنیا بریتی بوو بێت لە بڵاوکردنەوەی ناوئومێدی و شکاندنی بەڕاستی پیرۆزیەکان لە نەتیجە ئەبێ شکستیش چاوەڕێ بکە، پارتێکیش لە سەنگەری بەرگریکردن بێت لە پیرۆزیەکان و هەوڵی ڕاگررتنی ئەو نەزیفی بێمتمانەی خەڵکی دابێت کە بەشێک لەلایەنەکان کاریانە سەر کردووە دەی لە ئەنجاما سەرکەوتنیش پیرۆزی بێ. کەواتە دەرەنجامی پەیامی ڕازگۆیی ئەو لایەنە سیاسانیش بریتی بوو لەوەی کە هەر کەسیان بەپێی ئەوەی کە بێتە کاری خۆی دەنگی خەڵکی مسۆگەر کرد. دەرەنجامی پەیامی ڕازگۆیی پارتی ئەگەر ئێمە قسەی لەسەرکەم بریتی بوو لەوەی کە زۆرینەی دەنگی خەڵکی کوردستانی بەردەستێنە. بەنسبەت ئەو بابەتەوە بە شێوازێ لای من. بەڵێ کاکشیا و پێم خۆشە لەسەرەوە قسەیە بکەین کە بەشێک لەلایەنە سیاسیەکان ئەو مڕوونەتەی پارتی بە جۆرێک ترە خوێندنەوە لەوەی کە پارتی لە ماوەی 180 ڕۆژی تێپەڕی و لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکانەوە بۆ نمونە گفتوگۆیەکی زۆر هەبوو، سەردانی زۆر هەبوو لەگەڵ لایەنە سیاسیەکان، سەردانی ئەم حیزب و ئەو حیزب و گفتوگۆ بەم جۆرە بۆ جۆری تریان و مەسج گۆڕینەوە و نامە گۆڕینەوە و هەوڵی یعنی تەقلای زۆر هەبوو لەسەرەوەی کە لایەنە سیاسەکان لە نەتیجە بە تایبەتی لایەنە براوەکان بگەنە ڕێکەوتن. بەڵام بەش لە لایەنە سیاسەکان داوای دەستکەوتی زیاتریانەکە، داوای پشکی زیاتر و پۆستی زیاتریانەکە ئەگە بە ڕاشکاوتر بڵین کارچەنە زۆر جار لەژێر ماسکی ئەویان شاردەوە کە ئەوان پرۆژیان هەیە، ئەجندایان هەیە، کارنامەیان هەیە، بەڵام لە ڕاستیە ئەوەی کە دەرەکەەوە زیاتر پرسەکان پرسی پشک بوو. پێم خۆشە جەرخێنەوەی جەنابەت وەک توێژەرێکی سیاسی بزانم لەوەی کە پارتی وەک هێزی یەکەمی کوردستان سەرکەوتوو بۆ لەوەی کە لەم ماوەیە لەم زەمەنەیە درێژە بە گفتوگۆیەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانە. تەبێئی ئەو دەردۆنگی و ناتەبایی کە لەناوان هێز و لایەنە سیاسیەکان هەبوو و بە تایبەتی لە دوای کۆبوونەوەی هەژدە مانگی ڕابردووی پەرلەمانی کوردستان ڕاستەخۆ کاریگەری لەسەر خەڵکی ئێمە دروست کرد بوو. تەبێئی ئەم ناتەباییە کاکسەر بە زیاتر بوو لە دوای چوونی شاندی باڵای یەکێتی نیشتمانی کوردستان بە ئاڕاستەی بەغداد و دیارە وەڵامی کاربەدەستانی بەخاش لەوێ بۆ ئەو شاندی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو بووە کە بەڕاستی بەنسبەت ئێمەوە هەولێر مەرجع و هەولێر ناوەندی قەرارە و پێویستە هەر کێشە و ئاریشەیەک بێت، پێویستە بەڕاستی لە هەولێرە چارەسەری بۆ بدۆزرێتەوە. دوای ئەم وەڵامانە بۆ شاندی یەکێتی نیشتمانی کوردستان تەبێئی ڕێگە دروستەکان گرتە بەر شاندی یەکێتی نیشتمانی کوردستان ڕویان لە هەولێر کردەوە. ڕووکردنەوە هەولێر پێم وایە ئەمە ڕێگە دروستەکەیە و نەتیجەشی هەبوو بووە هۆی ئەوەی کە ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان دروست بێ. چۆن لە سەرەتادا خەڵک نیگەران بوو لەوەی بە لێک دوورکەوتنەوەی پارتی یەکێتی نیگەران بوو و خەڵک بە جۆرێک لە جۆرەکان ترسی لەوە هەبوو کە پارتی یەکێتی خراپتر لە یەکدا ببڕن و ئاستی ناکۆکیەکانە بچێت ئاستێکی مەترسیدار با ڕێکەوتنی پارتی یەکەتیش بەڕاستی ئەکرێ وەکو هەواڵێکی خۆش وەکو هەواڵێکی گرنگ سیر بکرێت. ئەم لە نەتیجەدا ئەم ڕێکەوتنش بەڕاستی پێمان دەڵێت کە هەردوو لە هەم یەکێتی هەم پارتی لەم ڕێکەوتنەدا براون و لەوەش گرنگتر ئەوەیە کە بۆ هەردوو لایەن باشە، لەوەش گرنگتر ئەوەیە کە بۆ خەڵکی کوردستان باشە. کاکشیا من ویسم باسی وتکە کە لە 18 شوبات پەرلەمانی کوردستان کۆبووە، یعنی بۆ نمونە گەر ئێمە تەماشا بکەین ئەگەر 30 ئەیلول ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردن بێت و دوایەوە بە نزیکی مانگێک کۆمیسیۆن ئەنجامەکە فەرمیەکان ڕاگەێنێت و دادگای باڵا پەسەندێکە کە لایەنی شەرعی ئەم پرسەیە
بنمونە 2 تا 3 مانگ پارتی کاتای بە گفتوگۆ لەگەڵ گۆڕان گفتوگۆ لەگەڵ یەکێتی گفتوگۆ لەگەڵ کەمینەکان بەڵام لە 18 شوبات دوای کە لایەنەکان و بەڕەزامەندی یەکێتیش 18 شوبات دیاریکرێ بۆ کۆبوونەوەکان هەرچەندە دوای یەکێتی پاشەکشەی لێکا بەڵام پارتی و گۆڕان و لایەنەکانی تریش حتا بە کۆمەڵ و یەکگرتووە ئەوانی تریشەوە بەشداری 18 شوبات بوون خوێندنەوە چێ بووەوەی کە پارتی بەڕادەیەک سەرکەوتوو بوو لەوەی کە لە پاڵ مرونەتی زۆر بۆ لایەنەکان لە پاڵ گفتوگۆیەکی نەفەسێکی زۆر فراوان لە گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکانە بەڵام پێ بە پێ هەوڵیا بۆ نمونە دەستی سەرۆکایەتی پەرلەمانی هەڵبژار لیژانەکان تەشکیل کران و لە پاڵیشا گفتوگۆ بەردەوام بوو خوێندنەوەی تۆ بۆم شێوازە مامەڵەکردنە چی بوو بەتایبەت لەو ڕانگەیەوە کە پارتی هێزی یەکەم بوو و بەرپرسیارەتیەکە و تاسوە بەڵێ بزەبت پێم وایە ئەو هەنگاوە سەرەتاییانەی پارتی دیموکراتی کوردستان و هەنگاوە یاسایەکان و کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک هەنگاوی گرنگ بوو کۆمەڵ هەنگاوی جددی بوو و ئەبوایە بەڕاستی ئەو هەنگاوانە بنرێ ئێستا کە لەم قۆناغاین پێمانڵێ کە ئەو هەنگاوانەی ئەو کاتە هەنگاوی جددی بوو نەتیجە وامان پێڵێ مامەڵەکردنی پارتی دیموکراتی کوردستان وەکو پارتی یەکەم وەکو پارتی خاوەن ڕۆڵ لە کوردستان وەکو پارتێکی خاوەن دەسەڵات مامەڵەیەکی زۆر تەندروست و زۆر معقول لەگەڵ سەرجەم هێزولانە سیاسیەکان و حساب وا خوێندنەوەیەکی زۆر معقولانەی کردو بۆ بارودۆخی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان ڕاستە لە هەرێمی کوردستانە دابەشبوونێکی ئەکرێ بڵێن هەم سیاسی هەم ئەو دابەشبوونە جوگرافی وای کردووە دابەشبوونێکی سیاسی لێکەوتێتەوە من وای دەبینم خوێندنەوەیەکی تەندروست و خوێندنەوەیەکی زۆر دروستی کرد بۆ ئەم ژینگەی سیاسی هەرێمی کوردستان لە نەتیجەدا خۆشبەختانە ئەوە لێک نزیکبوونەوەیکی باشتر لە نێوان سەرجەم هێزولانە سیاسیەکان هەیە و لێک تێگەیشتنی باشتر هەیە بەرچاوڕوونی باشتر لە نێوان سەرجەم پلانەکان هەیە وەک لە سەرەتای قسەکانیشم و ئاماژەم پێکرد پێم وایە کە هیچ لایەنێکی سیاسی ئەمڕۆ خۆی بە دۆڕاو نابینێ ئەوەی هەیە ڕێکەوتنەکان لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەوە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازێک هەر سێ لایەنە سیاسیەکە تەفسیری بۆ دەکەن کە لە پێی ناو چاکەی گشتی بەرژەوەندی گشتیە بۆیە لە ئەگەری لەک دوورکەوتنەوەی ئەم لایەنە سیاسیانە یان لە ئەگەری پێشێلکردنی ئەم جۆرە لە ڕێکەوتنامەیە هەر لایەنێکی سیاسی بێ واتە پێشولی بەرژەوەندی خەڵک ئەکا بۆیە لە هەموو حاڵەتەکان ڕێکەوتنی ئەم لایەنە سیاسیانە بۆ خزمەتکردنە بە بەرژەوەندی خەڵک بۆ خزمەتکردنە بە چاکەی گشتی لەک دوورکەوتنەوەشیان سەنگەرگرتنە لە بەرژەوەندی خەڵک بۆیە من پێم وایە ئەمڕۆ قۆناغەکە زۆر جیاوازە کاکە سەربەست پێویستە ئەوەی کە پێوتە هێزولانە سیاسیەکان بەکۆی دەنگ هەنگاوەکانیان زۆر سەرعەتر بکەن بۆ پرۆسی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان و خۆیان نوێ بکەنەوە خۆیان بگونجە لەگەڵ قۆناغەکەیە و ئامادەکاری بکەن و استراتیژیەتێکی نوێیان هەبێ بەڕاستی بۆ کە لەگەڵ قۆناغەکەیە گونجاو بێت کاکشیاو بەشێ لە لایەنە سیاسیەکان دواکەوتنی پێکەنانی حکوومەت و چالاکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەڕێنەوە بۆی کە کێشە لە ناوماڵی پارتیا هەیە ناکۆکەکانی ناوماڵی پارتیە تەحویل بووە گۆڕاوە بۆ ناو ماڵی کوردی و هۆکارە بۆی کە حکوومەت پێک نهێنرێ قسەی کاکشیاو چیە لەسەرەوەی کە بۆ نمونە پارتی هەوڵێکی هەیە بۆ چالاکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم و لە نێوانی خۆشیە لە دوای نزیک بە 20 ڕۆژ بڕیاری ئەوە یاوە کە کێ کاندیدە بێ بۆ سەرۆکی هەرێم کێ کاندیدە بێ بۆ سەرۆکی حکوومەت و ئەجەندای پارتی چییە خوێندنەوەی تۆ چی بووی کە بۆ نمونە بەش لایەنە سیاسیەکان ئەڵێن پارتی تاوانبارە لە دواکەوتنی حکوومەت باش پێچەوانەوە عفوم کە ینی پارتێکی یەکڕنگ یەکدانگ خاوەن ئیرادەیەکی بەهێز لەسەر پێی خۆی وەستاوە بەڕاستی ئەوەی کە بەڕاستی تاکە هێزی ئامادەش بوو پارتی دیموکراتی کوردستان لە ئەوەی کە پێێت لە قۆناغەکانی 16 ئۆکتۆبەر بەدووە بەرگری لە کەرامەتی نەتەوەی ئێمە کرد بەرگری لە شخصەتی قومی لە ئاڵای کوردستان لە پێگەی هەرێمی کوردستان لە قوارەی دەستوری هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئەکرێ بە دیوێکی ترا بڵێن و پارتی دیموکراتی کوردستانە لە ماف و استحقاقی خۆی خۆشە بێ بۆ هەندێک لایەنی سیاسی لە پێناو یەکریزی و یەکدەنگی و ئەوەی کە بێت وێنەیەکی جوانی هەرێمی کوردستان پیشان بدێ قسەیان دروستە بەڵام ئەوەی پێی بڵێ ناکۆکی لە نێوان پارتیە لە ناوماڵی پارتیە نەخێرە قسەیە ئەمە هەندێک لایەنی سیاسی ئەم جۆرە لە گوتارانە مارکتینی بۆ ئەوکار لە پێناو ئەو بۆ تەسوێی سرعە سیاسیەکانی خۆیانە ئەسڵە ناخۆی خۆیانە کێشانەیە ئەم باڵ هەیە ئەو باڵ هەیە پارتی یەک باڵە بە ڕابەرایەتی سەرۆک بارزانی لە ڕاستیدا
پارتی ناکۆکی و بۆتونی جیاواز لەناو هەموو لایەنێکی سیاسی هەیە شتێکی نۆرماڵ و شتێکی تەبیعیشە لە علمی سیاسەشە بەڵام ئەوەی کە پێوترێت باڵباڵن لەناو پارتیان نییە پارتی و پارتی پێشڕەوە پارتی ئاسان زەرورەتی مێژووی دروستی کردو بۆ خزمەتکردن بە چاکەی گشتی و بەژەوندی خەڵکی کوردستان وردە ئەوە ژینگەی سیاسی و پرۆسی سیاسی لە هەرمی کوردستانیشە لەسەر دەستی پارتی وردە دەگەشاکە و باڵاکە بەڵام ئەو لایەنە سیاسیانە ئەگەر ڕاستەوخۆ پێوەستیکەنەوە بە پرۆسی پێکەنان حکومەتەوە بەشێک لە لایەنە سیاسیەکانی ئێمە ئەنی پێشەوەی کە حکومەتەکە تەشکیل بێ کاک سەربەست کەوتونەتە سەنگەرگرتن و کەوتونەتە دژایەتیکردنی ئەم حکومەتە ئەمە لە علمی سیاسەیە ئەمە کە بێوتێت تێڕوانینێکی تەندروست نییە خۆ تۆ ئەبێ بزانی بەرنامەی کار استراتیژەتی ئەم حکومەتە چییە دوجار ئەگەر لەگەڵ ئەوەی پێێت بەرنامەی کاری تۆ وەکو لایەنێکی سیاسی جیاواز لەم حکومەتە یەکی نەگرتەوە ئەو کاتاکرێ بە شێوازێک لە شێوازەکان ببێتە ئۆپۆزیسیۆن و سیاسەتی خۆت ئاڕاستە بکەیت بەڵام بەشێک لەم لایەنە سیاسییان ینی خراپەکەن بێ ئەوەی وەک عەرزم کردی حکومەت بێک سەنگەریان لەم گرتو ئەمیش بەڕاستی پرۆسی پێکەنانی حکومەت پرۆسی پێکەنانی حکومەت لە وڵاتی ئێمەدا و بەتایبەتی لەم قۆناغەدا ناکرێت بۆ تەسویە سڕاق سیاسیەکان سوودی لێوەربگرێت چونکە ئەگەر بەم نەمەتە خوێندنەوەیەکی دروست نییە خوێندنەوەکە ناچێت خوێندنەوەیەکی واقعیانە نییە بۆ پێکەنانی حکومات ئەنی من پێم وایە خوێندنەوەیەکە ئەچێتە چوارچێوەی خزمەتکردن بە نەهەج بە منهاج بە نهج و منهجی نارانی کورد و بۆیە پێویستە ئەمڕۆ سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان بە عەقڵەتێکم کە لەگەڵ پێداویستی خەڵکی ئێمە بگونجێ هەنگاو هەڵگرن بەرەو پێکەنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان 2000 بەرنامە و کار و ئەجەندای حکوومەتش پێویستە ئەولەویەتی خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان کاکشیا و بە باوەڕتەوە بۆ کاری درێژە کێشانی گفتوگۆکان پەیوەندی بۆ هەیە کە بەشی هێز و لایەنە سیاسەکان ئایانەوە کارنامەیەکەیە لەگەڵ پارتی گفتوگۆی لەسەر بکەنیان زیاتر بابەتی پرسی پۆست و پشک و بەشەکێکی خۆیان لەدەسەڵات واللهی لە ڕاستیە کاک سەربەست وەڵامەکە ڕوونە ئەنی بەداخەوە بەشێکی زۆر کەم لە لایەنە سیاسەکانەوە کە پێوترێ ئەجەندای کاری خۆیان خستۆتە ڕوو پرۆژەیان هەیە بۆ خزمەتکردنی خەڵک ئەوەی کە هەیە خزمەتکردن بە بەژەوەندی حیزبی ئەنی ببیناوە وەک لە پێشەکی بەرنامەکە جەنابەت ئاماژەت پێکرد 180 ئەوەنە ڕۆژ تێپەڕیوە ئەنی ئەوانەی کە هۆکاری سەرەکین بەڕاستی بۆ دواخستن و پێکەنانی ئەم حکوومەتە بەڕاستیار ئەوانن هیچ پرۆژەیەکیان نیە و بەڕاستی ئەم باڵ و ئەو باڵ ئەنی هێندە ئەیانەوێ بەڕاستی پرۆسی پێکەنانی حکوومەت بچێتە چوارچێوەی خزمەتکردن بە ئەم باڵ و بە ئەو باڵەوە هێندە پرۆژەیەکی جدیان نییە بۆ خزمەتکردنی خەڵک من پێم وایە ئەمە بەڕاستی تاوانە و خراپە خزمەتکردن نییە بە بەرژەوەندی خەڵک تۆ ناکرێ بەڕاستی بەرژەوەندی حیزبی خۆت پێش بەرژەوەندی گشتی بخەی و پێش تاکەی گشتی بخەی ئەمڕۆ قۆناغەکە جیاوازە وەک ئاماژەم پێگرت پێویست ئێمە خۆمان نوێ بکەینەوە ئێمە هەنگاوێکی جدیمان هەڵگرتووە مەسەلەی ڕفراندۆم کارتێکی بەهێزە لە دەستی ئێمەدایە و پێگەی هەرێمی کوردستان و سنگ و پێگەی هەرێمی کوردستان جارێکی دیکە ناوەندی سیاسی هەرێمی کوردستان خاوەنی قەرارەوە پێگە ڕۆڵی هەیە ئێمە خاوەنی کاریزمایەکین ڕابەری گەلی کوردستان ڕۆڵی هەیە ڕۆژانە بە داوەتنامەی فەرمی ئەم وڵاتی خاوەن سەرۆر و سیادە بانگی دەکەن و ڕێزێکی گرنگی لێ ئەنێن بۆیە ئێمە خۆشبختانە خاوەنی پێگەیەکی بەهێزین بەڵام ناکرێ لە ناوخۆی خۆشمانە پێویستە بەڕاستی زەمینەیەکی یەک ڕیزی و پێویست بۆنیاد بێن سەرجەم هێز و لایەنە سیاسەکان ئەم شعورە نەتەوەیە ئەم بابەتە لە ئەولوێتی کاری خۆیان دابێن بۆ خزمەتکردن با کۆمەڵانی خەڵکی کوردستان کاکشیا دوای زیاتر لە 180 ڕۆژ لایەنەکان گەیشتنە ڕێکەوتن ئەڵێن کورد هەر کاتێک یەک ڕیز بوو بێت یعنی خوێنەوەی توێژەرانی سیاسیە ئەوانەی کە بەردەوام شیکاری دۆخی سیاسی کوردستانیان کردووە کورد بێ گرتووی دەستکەوتی گەورەی هەیە چاوەڕوانی ئەوەی کە لەم یەکگرتنەیە لەم ڕێکەوتنەیە لەم جۆرە لە پێکهاتن بۆی کە جارێکی تر پۆستی سەرۆکاتی لەم چالاکرێتەوە کابینی نوێم دروست کرێ گۆڕانکاری لە تەشکیلەی حکوومەتی هەرێمی کوردستانە بکرێ بە خوێندنەوەی تۆ قۆناغێکی باشتر چاوەڕوانی خەڵکی کوردستانەکە بەڵێ من هەمیشە ئەنی باوەڕم وا بووە گەلی کوردستان چاوی بڕیوەتە پاشە ڕۆژە بەو ئاڕاستێش بەڕاستی هەنگاو دەنێ و هیچ پاشەکشەیەکی نەکردووە لەبەر ئەوەی ئێمە بەڕاستی پارتی خاوەن ئیرادەمانەوە تا و کاتەش بەڕاستی ئیرادە هەبێ ڕێگەیەک هەیە بۆ چارەسەری گرفتەکان بەڵام کە ئیرادە نەما ئیتر تەسلیمون دواوێزگە ئێمە دەبینین بەڕاستی لە قۆناغی ئەوەی ڕۆژانی دوای 16 ئۆکتۆبەر ئیرادەیەکی بەهێزە بوو لە سەنگەرەکانی ئێمە بۆ بەرگریکردن لە شکۆینەتەوەی ئێمە لە ئاڵای کوردستان لە پێگەی نەتەوەی ئێمە لەو
غرور قومیە بەڕاستی بەرگرێکی سەر سەختانە کردواتە ئیرادەیەک لەسەر پێوەستا بوو کەواتە بەڵام پێچوانی خراپ ئەگەر ئیرادە نەما تەسلیمون دوای وێزگەیە سیاستکردنیش بەبێ ئیرادە واتە تەسلیمبوون پێش دەستپێکردنی گەمە بەڵام خۆشبەختانە ئەم ئیرادەی لای ئێمە هەیە وردەوەردە بەرەو پێشی دەچین و جارێکی دیکە لە دوای سەرکردنی و یاسای سەرۆکایەتی هەرێم بڵێن پۆستی سەرۆکایەتی هەرێم جارێکی دیکەوە ئەم یاسایە هەموارەکێتەوە و بە شێوازێکی دیکە چێتە چوارچێوی خزمەتکردن بە بەژۆنی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە پۆستێکی گرنگە پۆستێکی هەستیارە پێویستە سەرجەم لایەنە سیاسیەکان بەڕاستی واز لەو گڕۆ سیاسی بێن واز لە شکاندنی سیاسی بێنن چونکە بەڕاستی ئەم پۆستە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوە چێتە چوارچێوی خزمەتکردن بە خەڵکی هەرێمی کوردستان ئەوە پێداویستینەتەوە ئێمە ئەوەمەنداوە دەکات بۆ لەبەرەوەی ئێمە دەوڵەت نیە ئێمە هەرێمێکین بەڕاستی چوادۆرمان ناری ئێمە پێویستمان بەوەی لە ناخۆی خۆمانە خۆمان بەهێزکەین و یەکێک لەو خاڵانەی کە هۆکارە بۆ بەهێزبوونی ئێمە پێم وایە یاسای سەرۆکایەتی هەرێمە پێویستە سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان ئەم شعوریان هەبێ هاوکار بن و بۆ جارێکی دیکە بە کۆی دەنگ دەستیان هەبێ لەو شانازیە گەوریان نەگەوەی بەڕاستی سەنگەر لەو پرسی سەرۆکایەتی هەرێم بگرن کاکشیا هەر لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە لەم لە دوای سی دوولەوە بۆتە سەرباسی پرۆسی سیاسی ئەوەی کە بەڕێزت باست کرد کە سەرۆکمە بەرزانی ئێستا بۆتە ناوەندی بڕیاری کوردی بۆتە ڕابەری خەڵک ڕابەری خەڵکی کوردستان لە مەحفەلی نێودەوڵەتیە مامەڵاکرێ لە کاتی ئێستاە کە پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیانووە کاک نەسیروان بارزانی وەکو کاندیدی پارتی وەکو کاندیدی هێز یەکەمی کوردستان بۆ پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان خوێنەوەی تۆ چییە بۆ ئەوەی کە بەشێ لە هێز و لایەنە سیاسیەکان زۆر تەعنی پۆستی سەرۆکایەتی هەرێمەکان و زۆر لە شوێنەوەن کە ئەم پۆستە پۆستێکی تەشریفاتی بێ دەسەڵاتێکی نەبێ تاوەی هەندێک جار بەش لە لایەنە سیاسیەکان باسیەوەکەن کە ڕەنگە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان پێویستیش نەبێ ئەنیەم خوێندنەوەی بۆ لە کاتێکدا کە بۆ نمونە پارتی بڕیارێکیە و لە گفتوگوای لەگەڵ لایەنەکانە بۆ مۆزوع زانی کاک سەربەز بەداخەوە ئێمە لەم خۆمان لەم ژینگە سیاسیە تەعاملەکەن و بەریەکەوتنمان هەیە بەداخەوە لە پێناو شکاندنی سیاسی دژی خطابی سەربەخۆی هەرێمی کوردستان بوون هەر ئەو لایەنە سیاسیانن ئێستا لە پێناو شکاندنی سیاسی پێچەوانەی لێدوانەکانی خۆیانی 2 ساڵەوە پێش 1 ساڵەوە پێش بەڕاستی تەعامل دەکەن زانی بیرمان نەچێت لەم وڵاتی ئێمە بەداخەوە ئەدەبیاتێک ساڵە کە ئەم ئەدەبیاتە زۆر خەتەرە ئەنی ڕێگوڕشێکی قوڵی هەیە ئەوەی کە هەمووان خوانی سیاسی خۆیان لەسەر سفرەی ئەنتیپارتی بوون کۆ کردێتەوە ئەم ئەدەبیاتە چگە لە نەکبەتی بۆ ئەم ناوچێ بزات بە سلێمانی هیچی دیکەی بەرهەم نەهێناوە هەر ئەم بابەتی ڕەک تەحویلەکە بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم تەنیا مەبەستیان شکاندنی سیاسیە ئەنی شتێک نییە لە دەستی بەلای ئەوان لای بەشێک لەو لایەنە سیاسیانە تەبیعی لایەنی سیاسی نیشتیمان پەروەر خەمخۆر بۆ وڵات ئەنێەوەی کە لە خەمی شکۆینەتەوەی پێگەی قەومی ئێمە لایەنی سیاسی واشمان زۆرە خۆشبەختانە بەڵام بەداخەوە هەندێک لایەنی سیاسیشمان هەیە تەنیا لە پێناو شکاندنی سیاسی ئەنی هەوڵی شکاندنی لایەنێکی ترەداوە پێچەوانەی ئەو تەوژمەنەتەوەیە پێچوانەی بەرژەوەندی گشتی زۆر کات تەعاملەکە لایەنی سیاسیمانە بۆ پێ ناخۆش بووە ئەوەی کە پێویستە موچە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بودجە جالە دیگە گۆڕانکاری لە بەسەرهات و بژێوی خەڵک ڕفایەتی خەڵک گۆڕانکاری بەسەرهات بۆ لە پێناو ئەوەی کە ئەو بەتەنیا لە ژینگەیەکی ئاڵۆزە ئەنی گەشاکە بۆیە ئەو ئیستیقراری سیاسی کۆمەڵایەتیە بۆ ئەو دەبێتە هەڕەشە ئەو بۆیە بە شێوازێک لە شێوازەکان کەیس دروستەکە بۆ شکاندنی پێگەی هەرێمی کوردستان کاکشیاو لەو ماوەی ڕابردوو زۆر قسە لەسەر پرسی کەمینۆ زۆری ناکرێتەوە جارێکی تر ینی من زۆر جار لە بەشی لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە لەو کەناڵە ڕاگەاندانەی کە بەڕاستی حیزبین و خۆیان بە شێوەی ئەهلی و بێلایەن و سەربەخۆشتانە بە خەڵکە ناسێنن گوشارێکی زۆر هەیە لەسەرەوەی کە بۆچی پارتی و هاوپەیمانەکانی بازیاتر لە 16 کورسی پەرلەمانیان بەدەستەوە بێ با 11 فراکسیۆنی پەرلەمانی بن با پرۆژێکی وازح و ڕوونیان بۆ بەرچای ڕایگەشتی هەبێ پارتی نابێ خاوەنی ئەمە جندایە بێمە جندایەکی نیشتیمانی نییە کە پارتی گرتوێتێ بەر بۆ پێکێنانی حکوومەت و کابینەی نوێی کوردستان بۆ چالاکردنەوەی پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە وەختێکە بۆ نمونە ئەو هێزانەی کە ئەم ڕخنەیەگرن ڕەنگە هەیان بێ 4 کورسی یا 5 کورسی پەرلەمانی هەبێ ئەنی خوێندنەوەی تۆ چی بووی کە ینی بەردەوام چەند هێزێک هەیە کەناڵەکانی میدیا بەکارهێنن بۆ چاواشەکردنی ڕایگەشتی و زۆرجار وا لە خەڵکێکەکەن کە ڕەنگە کەمینە مهمتر بێ لە زۆرینە یانەوەی کە بێ بڕیاری کەمینەکان جگە بگرێت لە وەختێکە بۆ نمونە گەرێمە تەماشا بکەین لەو ماوەی ڕابردوو بۆ کە یەکەمین دانیشتن کرا بۆ چالاکردن پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان
ڕاگەیەنرا لە پەرلەمانی کوردستان کە 68 ئەندامی پەرلەمانی مزایان پێشکەش کردووە 13 فراکسیۆنی پەرلەمانی بەشداری ئەم پرسەن و ڕەزامەندیان ناو داوایان کردووە بەڵام هێشتا هێزگەلێکەن لە دەرەوە بە ژمارەیەکی کورسی مەحدودەوە دژی ئەم زۆری نێبوەستنەوە یعنی ئەمە بووە یعنی ئەم شێوازە ئیشکردنە ئەم تێرمە ئەم مامەڵەکردنە بوو لە ڕاستەن پێم وایە ئەمە پێوترێت پارادۆکس دژیەکەی لە خیتابی سیاسی ئەم جۆرە لە هێز و لایەنە سیاسیانە کە پێم وایە ئەم لایەنە سیاسیانە استراتیژیان نییە بۆ خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان تەنیا تاکتیکیانێ تاکتیکەکانیش ناچێتە چوارچێوەی خزمەتکردن بە خەڵک تەنیا خزمەتکردنە بە سیاسەتی حیزبی بۆ سیاسەتی حیزبی خۆیان بۆ فترەیەکی زەمانی دیاریکراو دەنا بیرمانە ئێمە لە ساڵی 2015 و ساڵی 2016 و کاتی یاسای پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بابەتێکی جدی بوو زۆرینە ئەو هێز و لایەنە سیاسیان نەک زۆرینەی بەشێک لەو لایەنە سیاسیانە هەوڵی زیادکردنی یەک کورسی بۆ دوو کورسیان دەدا لە پێناو ئەو یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان تێپەڕێنن لە کاتێکە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕاهەندێکی نیشتیمانی هەیە پێویست ناکە بە زۆرینە و کەمینە تێپەڕێنرێ یاسایەکە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانە و سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان لە قۆناغی دوای حەڤەی شوبات و لەسەر ئەوە ڕێکەوتن ئەو یاسایانەی کە ڕاهەندێکی نیشتیمانی هەیە ناکرێت بە زۆرینە و کەمینە تێپەڕێنرێ دەی ئەو هێز و لایەنە سیاسیان لە ساڵی 2005 پێچەوانەی ئەو خیتابەی خۆیان تعاملیان کرد لەوانە ڕاستی بزرتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان و هەندێک لایەنی سیاسی دیکەش بۆیە ئێستاش پێویستە بەڕاستی وە پارتی دیموکراتی کوردستانیش کار لەسەر ئەو بابەتە دەکات یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە هەوڵی ئەوەیە کە قەنەعەت بە سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان بێنێ لەبەر ئەوەی ئەم یاسایە لەبەرەوەی پارتی یەک خیتابی هەیە وەک ئاماژەمان پێکرد ینی پلانێکی دوور مەودای هەیە ینی تێگەان لە پلانەکانی بۆ خزمەتکردن بە خەڵکە و ئەو ڕوانگەی کە هەیەی بەلەک تێگەیشتن دەیەوێت کۆدەنگێکی بۆ دروست بکات سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان لەسەر ئەوە ڕێ بکەون کە یاسای کە ئەم پرسە ڕاستی کۆدەنگی بۆ دروست بکە و بچێتە چوارچێوەی خزمەتکردن بە خەڵک لەبەرەوەی یاساکە یاسایەکی هەستیارە ئەو بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانە ناکرێت بۆ لایەنێک و دوولایەن بێ وەکەوەی کە هەندێک لایەنی سیاسی لە ساڵی 2015 هەنگاویان بۆ هەڵێنە مەبەستیان بوو یەک فراکسیۆن یەک ئەندام پەرلەمانی زیاتر ببێتە 56 کورسی و نیسابی قانونی تەواو بکە و یاساکە تێپەڕێن نەخێر ئەم نەمەتە لە کارکردن ئەم ڕۆکانە پارتی جارێکی دیکە بۆی ئیسپاتکردنەوە کە ئەم نەمەتە لە کارکردن هەڵە بوو ئێستا پارتی بەپێی هەل لە ڕۆی یاسایەکەشەوە ئەتوانێت بەڕاستی یاسای سەرۆکایەتی هەرێم تێپەڕێنێەوە و چەندین هاوپەیمانیشیە بەڵام جارێکی دیکە لە هەوڵی ئەوەیە کە کۆدەنگێکی فراوانتر لە کتێگەشتنی باشی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بۆ ئەم پرسە کۆ بکاتەوە و دروست بکات و ئەمەش لەکە دروستەکەیە ئەمەش لەگەیەکە بۆ خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان پێم کاکشیاو لە دوایەوەی کە پارتیۆکێتی گەشتنە ڕێکەوتن فراکسیۆنی پەرلەمانی یەکێتیش بەشداری دانیشتنی دووهەمی هەموو یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانی کردەوە کە ئەگەر بۆ نمونە بەر لە هاتنیەکێتی 68 ئەندام پەرلەمان پشتیوانی پرۆژێ بوو بێ ئەوە لە کات ئێستاە بووە بە 86 بۆ 89 ئەندامی پەرلەمان کە بە 21 ئەندام پەرلەمانی یەکێتیەوە چێتە پاڵەوەیە یعنی هەست ناکەین مەڕە زۆرینەیەکی زۆر باشە زیاتریش لە دوو لەسەر سێی ئەندامانی پەرلەمان کە ژمارەی یاسایی و قانونی و هەموو ڕێکارێکی یاسایی گرتوتە بەر هەز ناکەین هەر جۆرە تەعنێک لەم یاسایە لەم هەموارکردنەوەیە بۆ خۆی بەلامدەبی ڕایگشتی بێ خۆی لە سەرەتادا پێش ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەو ڕێکەوتنە واژۆ بکەن هەڵبەتە ڕێکەوتنی پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان نەبوو ئەنی بەبێ بزوتنەوەی گۆڕانیش پارتی دیموکراتی کوردستان ئەیتوانی ئەم پرسە یەکلای بکاتەوە بەڵام وەک لە سەرتای قسەکان و ئاماژەم پێی کرد پارتی ئەوێ کۆدەنگێکی سیاسی بۆ ئەم پرسە دروست بکات ڕێگە دروستەکە ئەمەیە بۆ لەبەر سەرکێرم بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بۆ ئەو سنوورێکە پێوتێ هەرێمی کوردستان ڕێگە دروستەکەش ئەمەیە بەڵام لە ڕاستیدا پارتی نەیکرد جارێکی دیکە هەنگاوی هەڵنا ئارامی سیاسی خۆی درێژە پێدا لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانیش کەوتە ڕێکەوتن کەواتە بەمە دەوتێت دانایی سیاسی بۆ گەیشتن بە نەخشە ڕێگای سەرکەوتن ئەمە هەنگاوێکی گرنگ بوو هەنگاوێکی معقول بوو ئەو بزە بەدەوە قسەیەکی جەناب دەفەرمووی ئێستا قۆناغێکی زۆر لەبارە و پێویستە ئەم پرۆسەیە بە شێوازێکی دیکە ئیتر بیری لێ بکرێتەوە و من لەگەڵ ئەوەشان بەڕاستی هەندێک لایەنی سیاسی تریش ماوە دەرگا واڵا بکرێ گفتوگۆی جدی لەسەر ئەم پرسە لەگەڵ ئەوانی شاب بکرێ و بۆ ئەوەی سەرجەم نەک لایەنێکی سیاسی ئەگەر پێشتر قەراری دابێ ئەوان بۆ خۆی شتێکەوە ینی ئێوێ تێگەشتنی بۆ
پرسەکە نەبێ میشە کارتێکی چاواشەکاری هەبێ بۆ ناومێدکردنی خەڵک وەکە لە سەرتا من ئاماژەم پێکرد نەتیجەشی نەبووە پارتێک تەنیا ئەرکی بریتی بووبێ لە بڵاوکردنەوەی ناومێدی پارتێکیش لە سەنگەری بەرگریکردن بێ و هەوڵی نەزیفی بێ متمانەی خەڵکی دابێ سەرکەوتن بۆ ئەم پارتانەیە دوجار جایتر هەر لانێکی سیاسی بێ ئەو نەمەتە لە کارکردنە کۆتایی پێهاتانی بینیمان لە ساڵەکانی 2009 تا 12 بۆ سەرەوە پارتێکی سیاسی هەڵتونێکی کاتی هەبوو لە نێوان خەڵکی کوردستان بە شێوازێک لە شێوازەکە ناڕازی بوون لە ئیدارەدانی وڵات لە سیستمی سیاسی دوجار ئەمەش وەکو جیاوازی سیاسی قبوڵە بەڵام ئەم لایەنە سیاسیانە وردەوردە ئیتر لە کەمیاندا و پێگەی سیاسیان نەما ئەو قورساییان نەما وردە کێویان هاتە خوارەوە بۆ لەبەرەوەی ڕازوە نەبوو لەگەڵ کۆمەڵی خەڵک لەگەڵ دروشمەکانی خۆیانە بۆ لەبەرەوەی میشە لە سەنگەری دژایەتێکردنی میلەتی خۆیان بوون هەمیشە لە بەغاوە لێدوان و وتارەکانیان پێچەوانەی ئاڵا بوو پێچەوانەی پیرۆزیەکان بوو پێچەوانەی سەروەری هەرمی کوردستان بوو بۆیە لە کەمیە و کێوی جەماوەریان هاتە خوارەوە ئەو پارتانێک کە لە سەنگەری بەرگریکردنیش بوون هەمیشە وردەوردە کورسیەکان نزیاکەوە مستاقل لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانیشە مسۆگەرەکە بەرە کۆتایی بەرنامەکە ڕۆین باسی کۆدەنگێت کردەوەی کە پارتی هەوڵیا و کۆدەنگێک بەدەست بێنێ بە نەفەسێکی درێژ بۆی کە کاتی پێویستیەوە بەم بابەتە لە کاتی ئێستاە ئەم کۆدەنگێ بە زۆر لە زۆرەکان هاتۆتە بوون کە نزیک زیاتر لە 89 پەرلەمانتار پشتگیری ئەو پرۆژانە ئاکات کە حکوومەتی نوێ هێنەبوون کە یاسای سەرۆکاتی هەرێم هەموارەکاتەوە کە ئایندەی 4 ساڵی داهاتووی کوردستان لە ڕێگەی ئەم ژمارە پەرلەمانتارە زۆرەوە کە زۆرینەیەکی تا ڕادەیەک ڕەهان نەخشەی کوردستان داڕێژێتەوە ئەتوانین بە خوێندنەوەی جەنابەت بڵێن لە بەردەم دەستکەوتی گەورەین بەڵێ بێگومان ئەو کاتێک کە بە ئیرادە و لەسەر پێی خۆمان وەستاین بە خوێنی پێشمەرگە قارەمانەکانی ئێمە بەرگریمان لە سنوورەکانی هەرێمی کوردستان لە پایتەختی کوردستان کرد هەر ئەو کاتە بەڕاستی من مژدەی سەرکەوتنمان بەڕاستی ڕاگەیان وردە ئێستاش بەرەو پێش دەچین جارێک دیکە پێگە و قورسایی هەرێمی کوردستان و لە کۆمەلگای نێودەوڵەتیە بە شێوازێکی دیکە سەیری دەکەن و ئێستاش ئەو هەوڵانەی پەرلەمانتارانی کوردستان بەڕاستی لەناو پەرلەمانی کوردستان هەوڵێکی گرنگە هەوڵێکی جددیە هەوڵێکی خەمخۆرانەیە هەموو هەوڵێکیش بە ئاراستەی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڕاستی دەبێت بەرز بنرخێنرێت لەلایەن سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان ناکرێت بکەونە دژایەتیکردن ناکرێت ئەم پرسی پێکەنان حکوومەت بۆ تەسویە سراوە سیاسیەکان سوودی لەوە بگرن ناکرێت ببینە شکاندنی لایەنێکی سیاسی تەنیا بۆ ئەوەی کە حکوومەت پێک نەیە بابەتەکان جیاوازە ئێمە لەم قۆناغە پێویستمان بۆیە خۆمان نوێ بکەینەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی تەشکیل بێ ئایندە بۆ خۆمان بنیاد بنین بۆ جارێکی دیکە ئێمەش بتوانین ڕۆڵمان هەبێ و قسەی جددیمان هەبێ بەڕاستی ناوکایەکە و هەموو هەوڵەکانیشمان بەڕاستی بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ شیاو سەردار خۆشحاڵ بووین وەک توێژەرێکی سیاسی لە بەرنامەی ڕاوە بەشدار بووی لە ڕافەکردنی پرسێک کە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی سەرنجام لەسەرەتی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سپاس بۆ بەڕێستە ئازدان تا ڕاوێکی تر بە دیدارتان شاد دەبین و خواتان لەگەڵ